واللهی میدیاکان زۆرینەی زۆریان زۆر بێبەرپرسیارانە کارەکەن، زۆر بێ پیشانە کارەکەن، ناتوانن پیشانە ئیشەکانیان جێبەجێ بکەن. ڕاستی کارێکیان کردووە، من ئەوەی ئەیبینیم لە میدیاکانی هەرێمی کوردستان بەگشتی ئەوەنەی ئیش لەسەر کۆکردنەوەی لایک و ڤیۆ کۆکردنەوەی جەماوەر لە دەوری خۆیانەکەن، ئەوەنە ئیش ناکەن بۆ ئارامکردنەوەی دڵی خەڵکەکە، ئەوەنە کار ناکەن بۆ بە پیشانەکردنی ئیشەکەیان. ڕاستی گلەیەکی زۆر هەیە لەسەر میدیاکان، ینی کارێکیان کردووە زۆر بە ئاسانی ئەتوان موقعی شوێنەکان بدەنە دەستی دوژمنەوە بۆی مەترسی لەسەر هاوڵاتیان و لەسەر وڵاتە کشمان دروستکە بەداخەوە. تا چەند گرنگێ لە ئێستادا کام جەنگە هەیە درۆن لە ناوچەی هەرێمی کوردستانەدا نەدراوە لە وڵاتێکی تر، ناوچەکە کەشف نەکرێت کە زیانەکان کەشف نەکرێت بۆ نەیارانمان. مامۆستا کەسێک نییە لێپرسینەوە لەم میدیانە بکە، کەسێک نییە بتوانێت هەڵسو کەوتیان لەگەڵا بکە، کەسێک نییە بتوانێت سزایان بدا وی ئەوان نتوانێت ئیشانە بکەن. یعنی زۆر بە ئاسانی زۆر بە ئاسانی ئەتوان یعنی خاڵی نقطەی زوعفی وڵاتەکە بدەنە دەست دوژمنان و ئەو لایەنانەی کە دژی کورسانن، دژی هاوڵاتیانی کورسانن. ینی کارێکیان کردووە بەڕاستی کارێکیان کردووە، ینی نەکردەیە. ینی میدیاکانی خۆمانن بوون بە مەترسی لەسەر هەرێمەکەی خۆمان. بەجددی ئەمەش ئەبێ لایانی بەرپرس کاردانەوەی هەبێ، لایانی بەرپرس ئەمە قوبوڵ نەکا لە میدیاکان. بەڵام بەداخەوە تاکو ئەم دەقەی هیچ شتێک نەکراوە، میدیا بە هەوەسی خۆی خەریکی کۆکردنەوەی لایک و ڤیۆ ئیتر گوێی لەوە نییە دوژمن چی بەم خاکەکە و چی بەم هەرێمەکە. تا چەند گرنگە ئەنفۆلۆکردنیان بلۆکردنی ئەم پەیجانەی کە لە ئێستادا بوونەتە مەترسی لەسەر هەرێمی کوردستان. مامۆستا خۆم دەمێکە دەستم داواتەوە ئیشە بەڕاستی هەر میدیایەک، هەر پەیجێک، هەر ئەکاونتێک، هەر تیڤەک بزانم کاریگەری خراپی هەیە لەسەر دڵ و دەروونم، لەسەر هەرێمەکەم، لەسەر میلەتەکەم. بەجددی من ئەنفۆلۆیەکەم لە تەلەڤیزیۆنەکەمە ئیسڕمەوە لە فەیسبووکەکەمان نایەڵم، چونکە ئەمانە کاریگەری خراپیانی، ئەمانە مەترسین لەسەر دڵ و دەروونمان و لەسەر خاک و هەرێممان.